جوتیاران و کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان ساڵێکی پڕنەهامەتی و بێبەرهەمی بەسەر دەبن. بە جۆرێک هیچ کەس و لایەنێک نییە خەم لە کێشەکانیان بخوات و کار بۆ پاراستنی ڕەنج و عەرەقە و ماندووبوونیان بکە. بەشێک لە جوتیارانیش دەڵێن لەوەتەی وەزیری کشتتوکاڵ دەستی لە کارەکەی کێشاوەتەوە، کەسی حکوومەت خۆی بە خاوەنی کشتتوکاڵ و جوتیاران نازانێ، بێسەرەوبەرەییەکە هیچ کەس خۆزگە بە حاڵی جوتیاری کورد ناخوازێ. 3 ساڵ لەسەر یەک بە پلانێکی زانستیانی ئابووری ورد و لە پێناو گرنگیدان بە بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆ و پاراستنی بەرژەوەندی جوتیاری کوردو لەسەر بڕیاری عەبدولسەر مەجید وەزیری پێشووی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو جێبەجێکردنی سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی لە هەرێمی کوردستان ڕاگەیەندرا کە بەو هۆیەوە هەرێمی کوردستان لە ئاستی چەندین بەرهەمی کشتتوکاڵیدا گەیشتە ئاسی خۆبژێوی و بێمنەتبوون لە بەرهەمی هاوردەی بیانی. سیستەمەکە ڕۆڵێکی گەورە و گرنگی هەبوو لە پاراستنی هاوسەنگی لە نێوان بەرهەمی کشتتوکاڵی خۆماڵی و بەرووبوومی هاوردە و جوتیارانیش ئاماژە بەوە دەکەن تەنها ماوەی ئەو 3 ساڵە بەرهەمی خۆماڵی بە هاو نرخی خۆی هەبووە. بە پێچەوانەوە ئێستا هەرێمی کوردستان لە سایەی بێوەزیری و خەمساردی و بێپلانی حکوومەتدا بازاڕی کشتتوکاڵی هەرێم جۆرێک بێخاوەنە کە پڕ بووە لە بەرهەمی هاوردەی بیانی و پشتگوێخستن و بێنرخکردنی بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆ کە دوجار زیانی گەورە بەر جوتیار و کەرتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان کەوتووە. سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی کە پرۆژێکی ئابووری گرنگی سەردەمی عەبدولسەر مەجید وەزیری پێشووی کشتتوکاڵ بوو لەسەر 2 تەوەری گرنگ داڕێژا بوو. ئەوانیش دانانی باج و ڕسومات لەسەر بەرهەمی کشتتوکاڵی هاوردەی بیانی لە وەرزی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆ دەرکردنی ڕێنمایی و بڕیاری گونجاو بوو بۆ پاراستنی بەرهەم و بەرژەوەندی جوتیارانی هەرێمی کوردستان. بەپێی ئەو داتا و زانیاریانەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم لە 3 ساڵی ڕابردوودا لە ڕێگەی ناملکەیەکی وەزارەت و گۆڤارێکی تایبەت بە کار و چالاکیەکانی خودی وەزیری پێشووی کشتتوکاڵ لە ساڵێکدا بڵاوی کردوونەتەوە پرۆژەی سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی بە جۆرێک پەرەی بە کەرتی کشتتوکاڵ داوە کە کشتتوکاڵی هەرێم نەکتوانای پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی هەبووە، بەڵکو چەندین بەرهەمیشی ڕەوانەی بازاڕەکانی وڵاتانی دەرەوە کردووە. دیارترینی ئەو بەرهەمانەشی کە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار و لە ماوەی 27 ساڵی حکومڕانی خۆی داتوانی بێتی هەناردەی بکە بە بازاڕەکانی دەرەوە لە ناویشیاندا بازاڕەکانی ناوەڕاست و باشووری عێراق بریتی بوون لە پەتاتە، سێو، پیاز، مریشک، هێلکە، قارچک یان کوارک، عەلەفی پەلەوەر و ئاژەڵ و شووتی و چەندین بەرهەمی کشتتوکاڵی دیکە کە بەشێکیان نێردراوەتە بازاڕەکانی سعودیە و میسر و چەند وڵاتێکی عەرەبی دیکە. لە بواری دابینکاری ئاویشدا لە ماوەی ئەو 3 ساڵەدا ژمارەیەکی زۆر پۆند و بەنداو دروست کراون کە تا ئاستێکی زۆر باش کاریگەری هەبووە لەسەر پاراستنی ئاسایشی ئاو و گلدانەوەی بۆ مەبەستی کشتتوکاڵ و گەشت و گوزار و خواردنەوە. لەو ماوەیەدا وەزیری پێشووی کشتتوکاڵ بۆ هەر کێشەیەکی پەیوەست بە جوتیاران بە تایبەتیش ئەوەندەی پەیوەندی بە پەرەپێدان و پاراستنی بەرهەمی خۆماڵیەوە هەبووە ڕاستەوخۆ هاتۆتە سەرخەت و لە بەرژەوەندی جوتیاران بڕیاری دروستی داوە. سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی بە تەنها کشتتوکاڵی جوتیاران و بەرهەمەکانیانی نەپاراستووە، بەڵکو ببووە سەرچاوەیەکی گرنگی داهاتیش بۆ خەزانەی گشتی هەرێمی کوردستان و بە تەنها لەو ڕێگەیەوە داهاتی 1 ساڵی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە لە ڕێگەی باج و ڕسوماتی سەر بەرهەمی هاوردەوە دەستی کەوتبوو نزیکەی 7 ملیارد دینار بووە. بەڵام ئەمساڵ جوتیارانی هەرێمی کوردستان باجی ئەو خەمساردی و بێپلانی و بێسەرەوبەرەی حکوومەتێک دەدەن کە خەمی سەرەکی و کۆتایی برسیکردنی خەڵکی کوردستان و ئیفلاس پێکردنی هەموو کەرتە ئابووری و پیشەسازی و کشتتوکاڵی و تەنانەت مرۆییەکانی هەرێمی کوردستانیشە. لە بەرامبەردا چاوێکی هەیە تەنها ئەو بەرمی لە نەوت و ئەو داهاتە زەبەلاحە دەبینێ کە لە هەڕاجی نەوتەوە دەستی دەکەوێت و کەسیش خێری لەو داهاتە و لە نەوتەکەش نەدیوە.